فەرموو. سەرەتا دەستخۆشی بەرنامەکە و لێکم بە خێراتی میوانە بە ڕێزەکانەکە من کارزان عوسمان خوێندکاری زانکۆی سلێمانی پرسیارێکم بۆ دکتۆر ئارازێ. دکتۆر ئاراز باسیەوەکی وتی کە لە سایە 31 نازانم بودجەی میزانی حکومەت هێرمی کوردستان بۆ بەرهەمهێنانە. بەڕاستی نازانم چ بەرهەمهێنانێک پێم وایە ئەو قسانە بەس قسەی سەر کاغەزە و تا ئێستا پێم وانە هیچی جێبەجێ کرابێ. سپاس بۆ تۆش. دوایی تۆ بزان کێ پرسیارەکە مایکەکەی بیتێ گیان تا پرسیارەکەی تۆی کردووە زۆر باشە. تەواو لێرە تەواوە چینە دەستە ڕاست ئالان. فەرموو. ڕێجەبار خوێنکار پرسیارێکم لە سۆزان خان هەیە ئایا بۆچی ئەو پلانانە پرس بە تاکەکانی کۆمەڵگە ناکرێت ئەو پلانانە بۆ خزمەتی کۆمەڵگاکە ئێمە نییە؟ پرسیارێکی تریژم بۆ دکتۆر ئاراس ئایا ئەگەر پیلان هەیە ئەو پرۆژانە بۆ کاتی خۆی تاوا ناکرێت ئەو پرۆژانە تاکەی ئەو چارەسەری بۆ ناکرێت تا ئێستا لە حکوومەتی یاریێمە پلانەکانمان لە کاتی خۆیان تاوا نەبووە پرۆژەیە دانێن بۆ 3 مانگ بۆ دانێن دوایەوە چێتە 6 مانگ ئایا ئەمە پلانی هۆ هەیە؟ دەستخۆشم هەیە. دوایی کاک بڕیار. فەرموو. بەناوی خوددا سەرەتا دەستخۆشی بەرنامەکە لێ دەکەم بە خێرات نیمەوانە بەڕێزەکانەکەم. پرسیاریەکەم ئاڕاستەی دکتۆر ئارازەکەم وەکو لای هەمومان ڕوون و ئاشکرایە لە 17 بودجێ عێراق دابین کراوە بۆ کوردستان و جگە لەو داهاتی نەوتەی کە لە کوردستانە چێتە دەرەوە جگە لەو داهاتەی کە لە گومرگەکانی خاڵە سنووریەکانی هەرێمی کوردستان وەرەگیرێ بەڵام بۆچی لە کاتێکدا داهاتێکی زۆر هەیە و داهاتی نەتەوەی شوێنی خۆی ناگرێت و پیلانی ئابووری شکست دێنێ. پرسیاری دۆم بۆ کاگە ئەحمەدە ئایا دەسەڵاتی لێپیستینەوە بوونی هەیە لە کاتێکدا هەندێک لە پرۆژەکان 2 بۆ 3 جار پارەیان بۆ تەرخان ئەکرێ و بەبێ ئەوەی لێپیستینەوەیان بۆ بکرێت. پرسیاری سێمیشم بۆ دکتۆر شێرکۆیە ئایا نەبوونی پیلان ناگەڕێنێتەوە بۆ نەبوونی سیستەمێکی تەندروستی پەروەردەی خوێندن بۆ ئەوەی پیلانێکی لەبەر ئەوە پیلانێکی ئەکتیڤمانە لە کاتێکدا کاتێک سیرەکەی منداڵێکی تەمەن 30 ساڵ لە بەریتانیا ئینتاجی کۆمپیوتەری کردەوە بەڵام ئێمە وەکو بەناوەیە 609 دایانەرمانەیە کەچی نابین هیچ ئینتاجێکمانە بێ. زۆر سپاس. سپاس بۆ تۆش. دوایی تەواو کەسمەوە پرسیار بکات تەواو ئالان پرسیار. سەرەتا دێمە لای دکتۆر ئاراس بۆی وەڵامی پرسیارەکانی لێوەرگرینەوە. دوایش گەر وەڵامەکانتان بە کورتی بێت بۆ ئەوەی چەند شتێکی ترماوە باسی بکەین. پرسیار تەواو. بڵێ سوپاس بۆ ئەو ئازیزانە بۆ ئاراستەکردنی پرسیارەکانن. ئێستاش وەڵام بۆ پرسیارەکانن وەردەگرینەوە. سەرەتاش دێنە لای دکتۆر ئاراس. فەرموو دکتۆر. بەڵێ سوپاس بۆ پرسیارەکان. من جارێککە تاکی دەکەمەوە پرسیاران نابایە نوێنەری حکومت لێرە بێ وەڵام باتەوە چونکە پرسیارەکان ئاراسی حکومت کراوە. منش لێرەوەکو ئابووری ناسی هاتووم دەربارەی تەختیر قسە بکەم لەگەڵەوە شەوەی پێوادارم ئێوە وەکو پەرلەمانتاران دەنگمان بگێنن بە حکومت بۆ ئەوەی کە لەگەڵ لایەنێکیانە قسەمان کردبێن لە بەرنامەکە حەزوریانە بێت چونکە تەحقیقیان لەگەڵ ناکەین زانیاریان لێوەرەگرین. دەربارەی ئەوەی کەوا گەندەڵی هەیە و شەفافیەت نییە ئەوە ئێستا هەندێک کارەکرێت لە حکومەتی هەرێم بۆ ئەوی بەرەو شەفافیەت بڕۆین و بەرەو کەمکردنەوەی گەندەڵی ئەوە نوێنەری حکومەت دەبووە لێرە بۆیە بزانێ چییە. دەربارەی ئەوەی کەوا ئەمەیان دەربارەی ئەو پلانە بۆچی یعنی ئەو پرۆژانەی کە هەیە یان ئەو موازنەی کە هەیە بۆ ناخرێتە بەردەمی خەڵکی. وەڵام منیش پێم باشە ئەگەر بکرێت بخرێتە سەر سایتی پەرلەمان وا تێگەم خراویشە ئەگەر نەخرابێ ئالێ بدۆزرێتەوە چۆن تەوزیعکرێ مەسا بەڕێی ئێوە بەڕێی و بەڕێزانە من لەگەڵ ئەو بۆ چوونام کە ئەو موازنەیە شۆڕ بێتەوە بۆ خوارەوە هەموو کەس بیبینەوە ڕێی شخصی خۆمە. لەناو پەرلەمان تەرحتان نەکردووە؟ من وەکو نوێنەری پەرلەمان نهاتوم دەربارەی پەرلەمان قسە ناکەم.
بەڵام ڕەتیە بە ئیشەکەتەوە یعنی ئەمە شتێکی بە پرسیارێکی زۆر زۆر من پێم وتی- ئاسایی و سادەیە یعنی من ئەڵێم پێم لە ناو وتی- پەرلەمانە ئەمە تەرەح کراوە کە بخرێتە سەر سایتەکە بۆی من خەڵک زانم ببینێت ساڵانی پێش و خراوە ئەم ساڵی ژواتیەگەم ئەخرێ بەڵام مشکلەکە ئەوە خراوەتە سەر سایت بەس ئایا لە سایتیشەوە دابەزێ بۆ شوێنەکانی کە من ڕێی شخصی خۆم لەگەڵیان بچێتە ناو ڕێکخراوەکان و بچێتە چکە وەزعی کوردستان گەشتۆتە حاڵەتە پێویستەکە بەرچاوڕوونی زیاتر هەبێ و هەموو کەس ئاگای لەو تەفاسیلە بێ بەڕای شخصی خۆم جارێککە هێڵێمەوە پێویستە ئەو تەفاسیلە دابشکرێت جایتر چۆن دابەژەکرێ ئالێتی دابشکردنی لەوانێت تۆزە زەحمەت بێ مەسەلا دەستکەن بە دابشکردنی هەر هیچ نەبێ بەسەر ڕێکخراوە مەدەنیەکانە ممکنە لێوە بکرێت یان بەسەر ئەنجومەنی پارێزگاکانە واتی ئەگەر بکرێت کارێکی باشە بۆی هاوڵاتی ببینێ دیفاع لە پلان نامن دیفاعم لە پلان نەکردو تومە پلانێکەیە جا پلانەکە چۆنە ڕوا بەڕێوە ئەوان بابەتیش کە موازنەیەکمانەیە پێڵێن موازنەی سیسماری 3600 پرۆژەی بەردەوامی تایە لە داهاتووشە ئەگەر بە هەڵا نەچوو بم 680 تقریبن پرۆژەی بەردەوامی تایە جایتر پرۆژەکان لەوانەیە بەلای حکوومەتەوە ئەوە گرنگ بێ بەلای گروپێکەوە شتێککە گرنگ بێ بەلای چینێکەوە بابەتێککە گرنگ بێ ئەمەیان ئەوە بەجێڵین بۆ تەقیمی اجتماعی بۆ هەڵسانگاندنێکی کۆمەڵایەتی بەڵام وەکو بودجەی سیسماری هەیە بەڵێ دکتۆر گەر بکرێت بە کورتی وەڵامی پرسیارەکان بیتەوە چونکە کاتەکەمان حکوومەت لە بەرژەوەندی خەڵک کار ناکە ئەوەش داینن بۆ نوێنەری حکوومەت لە بەرنامەیەکی کا بۆچی حکوومەتی هەرێم لە بەرژەوەندی خەڵک کار ناکات ئەوە داینن بۆ ئەو پلان لە سا سیویەکی پرۆژەکان لە سا سیوێکی بودجە تەرخان کراوە بۆ موازنەی سیسماری بەڵامی شتێ دیار نییە من لەو بڕواایە مەگەر هەر تێڕوانینێکی پێش چەند ساڵێ لەمە پێش بەداخۆگەر قستام کردای ژمارەکان لە وەزارەتی تەقلیدەیە ژمارەی زانکۆکان زیای کردووە ژمارەی پەیمانگاکان زیای کردووە بەڵام علم لەو زانکۆیانە تا چەند ئەویان بابەتیشیە توانی بیکی بە نەدوێیچکە توانی بیکی بە نەدوێیچکە ژمارەی قوتابخانەکان زیای کردووە ژمار ناوەڕۆک بابەتی چکەیە ئەویان دانێ بۆ ئەوەی چکە ژمارەی خوێنکاران زیای کردووە کیلۆمەتری قرتاوکرا و ڕێخستنی جادەکان زیای کردووە خوێنکار ژمارەی زیای نەدەڕ ئەمان هەمووی ئەلامەتیوەن کە پرۆژەی سیسماری کاری خۆی کرد میلیۆنێرەکان بەڵام ئایا بە شێوەیەکی پێویست کاری نەکردووە ئەویان مەوزوعی چکەوە ئەو بەجێڵێن بۆ ئینسافی خەڵک هیچ پرسیارێک ماوە وەڵام من دەدابێتەوە ناهیچ نەما بەڵێ کاک ئەحمەد دێمە لای تۆ گەر پرسیارێک لێکرابێ پرسیاری یەکەم پرسیاری ساکارخانی بوو سەبارەت بە پلان شکست دێنی وەکو جەنابەت گوتنی لەوە هەر وڵاتێک باشترین پلان بێنە ئێستا ئێمە بچین بۆ کوردستان باشترین پلان لە ئەمریکا ئەو پلانەی ئەمریکا بێنن لە کوردستان جێبەجێ بکەن فەشەل دێنێت لەبەرچی وەکو باسم کرد پێشترێش کارجێڕی خەڵک لە کارجێڕی هەیە سیستەمی بەڕێوەبردن خراپە گەندەڵی هەبی نەشەفافیت نەبی مرکزیت باوەڕکە ئێمە هەتا ئێستا نازانین وڵاتێکین بە چ ئیتیجاهێک دەڕۆین ینی هەموو وڵاتێک پلانی تایبەتی بەخۆی هەیە هەر وڵاتێک ئەوەی خۆی هەیە توانای مرۆیی توانای دارایی توانێت ئەوە زۆر باس تەرکیزیان کردە سەر کە دکتۆر سەر مواردی مالی کە توانای داراییە پلان بەس تەنها مواردی مالی نییە توانای دارایی نییە وەکو توانای مرۆیە توانای سەرچاوی سروشتی ئێمە نازانین لە بەڕێوەبەرایەتیەکیشیانەیە لە وەزارەتی پلاندانانە بە ناوی بەڕێوەبەرایەتی پەرەپێدانی مرۆیی و پێشخستنی توانای فەرمانبەران و بەڵام تا ئێستا نازانین دوای حەزەکەم کاکشێرکۆش بەچی ئیتیجاهێکە وڵاتە دەڕاتن بۆی بتوانین ئەمە هەسەنگاندنی بکرێت بۆ پلانەکانی یعنی ئێمە وڵاتێکی تازە پێگەیشتوین پێویستە ئێمە باشتر ئەو سەرچاوانەی هەمانە دارایی مرۆیی سروشتی استقلال بکرێ و تاکو ئابوووریەکی سربەخۆ وڵاتێکی سربەخۆ لە ڕووی ئابوووریۆ نبینێت تەبعێت بەس ئێستا بەڕاستی ئێمان هەموو ئەو کاڵانەی کە پێویستمانە لە ژیانی ڕۆژان چوەکو خواردن چوەکو جلوبەر چوەکو کەمالیات و پێویستی هەموو ئەمە بووینە تەبعێتی چەند وڵاتێک سووریا لە بەوەی پلانی وازە و ئاشکرامان نییە دوایە ئەو مرکزیەتە هەیە بەڕاستی لە وڵاتێمە کەس دەسەڵاتی نیبراجات یعنی ئێمە لە دام و دەستگاکانی حکوومەت و لە ناو وەزارەتەکانی
مۆزەفێکە نووسراوێکی بێت دێتە پێش لە سلێمانیەوە کابرایە کاتوە ڕەفعی دەکات بۆ ڕئیس قسمەکە بەرزی دەکاتەوە بۆ مدیرەکە هەموو هەر ئەوە دەنووسێ فەرمانتان کەس فەرمان لای کەس نییە هەتا دەگاتە مدیر عامەکەەوە هەندێک زۆربەی زارەکانیش مدیر عامەکەش هەر نووسراوە ڕەفع دەکات بۆ وەزیر فەرمانتان کەس فەرمانی لا نییە تەنانەت مسیبەت ئەوەیە زۆر جار وەزیرەکەش دەنووسێت بنووسێت بۆ ئەنجومەنی وەزیران ئەویش فەرمانی لا نییە یعنی وڵات بەو شێوەیە بەڕێوە ناسە پلانێک نییە بۆ دابشکردنی دەسەڵاتەکان لەناو بە هەم بۆیە دەبینین تەنانەت بەرپرسەکان لە کاتی زارێتەکانیان بۆ شارستکەکان وعد دەدەن پرۆژەکان دەخەنە بەرنامە بەس بەهۆی گەندەڵیەوە بەهۆی ناڕێکی کارژێڕیەوە بوونی گەندەڵی ئیداری و مالی و ئەو مرکزیەتەوە و ئەو ڕۆتینە زۆرە یعنی باوەڕکە ئەو ڕۆتینەی لە کوردستان هەیە یعنی پەچی خستوە ئەو وڵاتەی کشتووە پلان چۆن پلانی چۆن دەتوانین پلان دابنێ پلان سەرکەوتوو بێ بەڕاستی من ڕێیەکەی جەنابەت هیچ پرسیارێک ما بۆ وەڵامی بیتەوە پرسیاری کە ئەوەی برادرێک باسی ئەوەی کرد کە دەسەڵاتی لێ پرسیینەوە نەخێر براجان پلان بە چەند قۆناغەکەیە پلان دوای پلان تەنزیم دوای تەوزی دوای تەنفیز دوای لێ پێچینەوە تەقیم یەک لە پێکاتە گرنگەکانی پلانە چکە دەبی هەر پلانێک کە لە کاتی جێبەجێکردنی بە بەردەوامی هەرسەنگاندین بۆ بکرێت لەلایەن پەرلەمان خەڵک ڕۆژنامەوان بەس بەڕاستی ئەو دەستگایانە هەمووی لە کوردستان پەچی خراوە ناتوانن یعنی وەکو یەک لە جەنابتان ئەمن ڕۆژانە لە تەلەڤیزیۆنەکەی جەنابتان دەبیستن ئەو نەخۆشخانە 400 قەرەویەکەی سلێمانی کە ئەوە چەند لە پلان چۆن بووە و لە تەنفیسی بەسەر هاتووە لێپرسینەوەی چۆن بەسەر دەکرێت تەنانەت ئێستا کەمپین کراوە خەڵک لە خۆیەوە تەواویکەم بەێ یعنی ئەوانە بەڕاستی سۆخان دێمە لای تۆ زۆر بە کورتی وەڵامی پرسیارەکان وڵا هێبێ مەجالم بێت چونکە پرسیارم زۆر لێکراوە مش حەقی خۆمە دیفاع لە خۆم و لە دام و دەستگا و بیرروی بۆ چوونی خۆم بکەم طبعا یەکێک لەو پرسیارانە کە ساکارخان کردوێتی و وابزانام کاک ئەحمەد بەشێکی وەڵامە و کاک دکتۆر بەشێکی منج بەشێکی تری لە ڕوانگەی خۆمە وەڵامی پرسیارەکەی ئەمەوە کە باسی ڕەبتی بینی شەفافیەت و پلان و گەندەڵی یعنی ئەو سێشتە پەیوەندیەکەیان زۆرە یعنی تۆ بۆ ئەوەی شەفافیت بەدەستبێنی دەبێ بۆ ئەوەی گەندەڵی لە ناوبەری دەبێ پلانت هەبێەوە بۆ ئەوەی پلانت هەبێت دەبێت شەفافیتە دەبێ ینی ئەم شتانە بە هەمان شێوەش بۆ پێچەوانەکەیوانی یعنی تۆ کاتێک ئەتوانی محارەبەی گەندەڵی بکە یەکێک لەو ئەمرازانی کە بەدەستۆی بۆ لە ناوبردنی گەندەڵی ئەوش ئەوەیە کە بۆ بتانی تۆ ڕوبەڕی واقعەکەی خۆت ئەو واقع گەندەڵی خۆت بیتەوە بە پلاندانان بە پلانێکی علمی و زانستی بە پلانێکە لە ویستی خەڵقەوە بێ نەک پلانێکە لە ژوورە داخراکانەوە دانرابێ و بۆ ئەوەی پلانێکی باشدانی دیارە پێویستت بە کۆمەڵێک زانیاری هەیە پێویستت بەوە هەیە کۆمەڵێک ئامار هەیە کە بەداخەوە بەدەستهێنانی زانیاری لە وڵاتی ئێمە بۆ بە جەریمەیەک عقاب ئەخۆی لەسەری ئەمە وەکو ئەو خاڵێکی تر باسیەوەی کرد کە شوێنەوارەکان بەڵێ شوێنەوارەکان لە سلێمانی بەدەم ئەکرێ بە پایتەختی ڕۆشنبیری تەنها لەسەر وەرەقە من لەگەڵ ڕێزمەوە پێشم ناخۆشە ئەم قسەیە ئەەکەم بەڵام بەداخەوە ئەو شتانی کە ئێمە دەتوانین شانازی پێوە بکەین وەکو شاری سلێمانی شوێنە یەکێکە لەوانەیە ئەو شوێنەوارانەی کە هەمانە ئەوە تا زۆرێکی ئەڕوخێنرێ بە ناوی ئەوەی کە بوجەنی هەڵگیرێتەوە یاخود هێشتا تەمەنەکەی ئەوە نیە بە هەر لەژێر هەرچیناکە بەڵام ئێمە وەکو ئەنجومەنی پارێزگای سلێمانی توانیومانە کۆمەڵێک ئیش بکەین یەکێک لەوانە کە نوێژەنکردنەوەی سەرای سلێمانی کێمێکێکە لەو کارانەی کە وەکو مەعالمێکی شوێنەوارە لە شاری سلێمانیا توانیومانە کار بکەین ئەجا خاڵێکی تریش باسی ئەوت کرد کە ئەمە ڕەبتی بەکۆ هەیە ئەو دروستکردنی مۆڵ و بازار و ئەمانە ڕەبتی بە دوو دائیرەی معنیەوە هەیە کە ئەویژیان دائیرەی وەبەرهێنانە لەگەڵ شارەوانی سلێمانی بەداخەوە نەک لە سلێمانی هەموو شارەکانی کوردستان لە ژێر ناوی وەزارەتە دەسەڵاتی کارگێڕیت یا پارچە پارچە کراوە یعنی ئەو کەسێک کە لە پارێزگای سلێمانیدا ئەنیشێت بە پێی سیستمی ئیدارەی مرکزی کە لە کوردستانە پێی ڕێبێکرێت دەسەڵاتی نییە بەسەر شارەوانیە و دەسەڵاتی نییە بۆ نمونە دەستگای ئیسیسمار دروست کراوە کە خازعی دەسەڵاتی هیچ دائیرەیەک نێت تەنها ئەنجومەنی وەزیران نەبێ و زوربەی بڕیاری دروستکردنی مۆڵ و ئەم شوێنانی نیشتەجێبوونی کە بەڕێستان ئەیبێنن ڕۆژانە دیعایی بۆ ئەکرێت لە بە شێوەیەکی ڕاستەخۆ لە نێوان دەستگای وەبەرهێنان و ئەنجومەنی وەزیرانەوە یعنی ئیتر حتا لە دەسەڵاتی شاری سلێمانیان ئێمەگەر خزمەت گوزاریێکیان پێشکەش بکرێ خاڵێکی برادر ئەو بەڕێزی تر پرسیارێکی کرد من زۆر حەزەکەم لەسەر ئەم پرسیارە هەڵوێستەیە بکەم ئەم پرسیارە ڕوبەڕووی ئەندامانی ئەنجومەن زۆر ئەبێتەوە لە بەتایبەتی خۆم چەند جارێک ڕوبەڕووم بۆتەوە لەسەر ئەوەی بۆچی واز ناهێنیت
ئێمە لە کوردستانە منیش لەگەڵتان مەفروزە کە ئینسان پەراوێز خراوەک و دام و دەستگای خود لەسەر ئاستێکی شخصی هەڵوێستی هەبێ بەڵام هەڵوێست هەموو کات واسێنان نییە زۆر جار واسێنان مانای ساحە چۆڵکردنە ئێستا لە کوردستانە سراعەکەی لە بینی دوو سیستەمی ئیداریە سیستەمێکیان سیستەمی لامەرکەزیە کە لە عێراقا هەمووی پەیڕەوی ئەکرێت تەنها لە سێپارێزگاکەی هەرێمانە بێ تەنها و تەنها لە سێپارێزگاکەی هەرێمە ئەجینا پارێزگاکانی تر بە یاسای 22 ئەنجومەنی نوێنەرانی عێراق کار دەکەن تەنانەت محافزش سەر بە وەزارەتی ناوخۆ نییە ئەنجومەنی پارێزگاکانیش پەیوەندی ڕاستەوخۆیان بە پەرلەمانی عێراقەوە هەیە بەڵام لە کوردستانە ئەنجومەنی پارێزگاکان تەنها بۆ ڕازیکردنی مەحافلی دەولی چونکە دەوڵەتان و ڕێکخراوەکانی نەتەوەی گرتوەکان و منەظەماتە عالەمیەکان ڕوو ئەکەنە ئەنجومەنی پارێزگاکان بەپێی سیستمی لامەرکەزی لەبەرەوە ئێمە لێرە ئەتوانین پاڵپشت بەو دەسەڵاتە دەولەی کە وەکو شەرعیەتێک هەمانە کە تا ئێستا شەرعیەتی هەڵبژاردنمان ماوچووکە بە مادەیەکی دەستوری ئێمە درێژ کراوینەتەوە ئەو نەبێت لە خۆمانەوە لەسەر بە مادەیەکی دەستوری بە مادەیەکی عەفو یاسایی لە پەرلەمانی کوردستان و ئێمە دەورەکەمان بۆ درێژ کراوەوە و دەورەکەش نهایەتی نە چونکەڵێ هەتا هەڵبژاردننی دەورەی داهاتوو کەواتە ئێمە شەرعیەتێکی پەرلەمانیمان لەگەڵە بەڵام ئێمە بەڕاستی من لێرەوە ئەیڵێم و لە تەلەڤیزیۆن و رادیۆ تریشەوتمە زۆربەی دمانەوەمان ئێمە لە ئەنجومەنی پارێزگای سلێمانی و بە جێنەهێشتنی دیفاعکردنە لە سیستمی لامەرکەزیەت چونکە بە بڕوای ئەمان بڕوای شخصی خۆمە بە بڕوای شخصی من حکوومەتی هەرێمەوە دەسەڵاتداران لە هەرێمە ئەیانەوێ ئەنجومەنی پارێزگاکان نامێنێ خۆیان لە خوانەوە ئیستیقالە بکەن و بپوکێنەوە هیچ مشکلێکیان بۆ دروست نەکەن بەڵام ئێستا ئێمە بۆ نمونە لەسەر بودجە قسە ئەکەین لێرەوە من کە لە ناو دام و دەستگاکانی حکوومەتام یەم لەسەر خەلەلی پلان لە ناو پارێزگای سلێمانیا قسە ئەەکەم ئەندامێکی تر لەسەر خەلەلی یاساکان وای لێکات کۆدەنگیەک و ڕۆشنبیریەک و زانیاریەک لە ڕێگای کەناڵەکانی ڕاگەاندنەوە لە ڕێگای ئەنجومەنی پارێزگا و کە ڕۆژانە خەڵق ڕوومانتیەکە ئەتوانین ئێمە دیفاع لە بیر و بۆچوونەکانی خۆمان بکەین و هەوڵ بن بۆ یعنی بۆ دامەزراوەکردنی سیستەمی لامەرکەزیەت لە هەرێمی کوردستانە پرسیارێکی تریشم لێ کراوە بزانم هەر ئەمانش پرسیار بوو کە وەڵامی ساکارخان لەمایە و لەسەر مەسەلەی پایتەختی ڕۆشنبیری و پرسیارێکی تریشم لێ کرا کە ئێمە گوای لە یعنی پرسمان پێ ناکرێت ئێمە کێشەکەمان نەوە نییە پرس بە ئەنجومەنی پارێزگا ناکریان پلانی ئەنجومەنی پارێزگا جێبەجێ ناکرێت جارێ ئەو پلانانەی کە داڕژراوە پلانی ئەنجومەنی پارێزگا نیە پلانی خەڵکی ئەو شارێ بۆ نمونە ئەو کتێبە پلانی شاری سلێمانی خۆیەتی پلانی ئەنجومەنی پارێزگا نیە بەڵام خۆی لە سیستمی کارگێڕی و سیستمی بیر و بۆچوون و کارکردنی حکوومەتی هەرێمە خۆی کار بە پلان ناکە و نیەتی نییە کار بە پلان بکە و ئیمانی بە پلان دانان نیە یعنی ئەمە کێشەکە لەوانەیە پلانی ئەنجومەنی پارێزگا پەراوێزەخایان پلانی وەزارەتێک پەراوێزەخان نە هەر خۆی سیستمی شێوازی کارکردن لە ناو هەرێمی کوردستانە شێوازێکی کارکردنیە ژینگەیەکی وای ئامادە نەکردو کار بە پلان بکێ من نامێ قسە بەوان چکە مامۆستا زۆری ئاماژە بۆ خاڵانەیە سپاس سۆسخان کاک شێرکۆ دێمە لای تۆ پێشەوەی بچتە سەر وەڵامی پرسیارەکانیش ئەمەوێت وەڵامی ئەو پرسیارەشم بیتەوە 6 ساڵە لە هەرێمی کوردستان ئەوترێت کە کێشەی کارەبا چارەسەرەکەین هەموو ساڵێکم قسەیە دووبارە ئەکرێتەوە ئێستا لە 2013 کارەبا لە شارێکی وەکو سلێمانی زۆر خراپە ینی کاتی بڕانی ئەم شتانەی نەماوە کەی بیانەوێ ئەی بڕن و کەیش بیانەوێ کارەباتە دەنێ نێک بووم لەوانەیە کە سەر ئەمە گەڕەبتی کەینەوە پێوەستی کەینەوە بە پلانەوە بۆ ناگرێتەوە کە پلان نییە بەڵێ یەکێک بووین لەوانەیە کە سەرپەرشتی پلانی استراتیژی کەرتی کارەبا نەک تەنها وەزارەتی کارەبا بە کەرتی تایبەت و بە کەرتی گشتیەوە بەشداریمان تیا کرد و ئەوەی کە لە کارەبایە ڕوویداوە تا ئێستا ئەتوانم بڵێم گۆڕانکاریشی باشە نسبەتێک بەڵام ئەوە نییە کە پێویستە بۆ لەبەرەوەی ئەگەر هەر سەیری بودجەی هەرێمی کوردستانیش بکەین تەماشاکەی ڕێژەیەکی زۆر گەورە لە داهاتی هەرێمی کوردستان بۆ کەرتی کارەبا سەرفەکرێ چونکە نەوتی گازی ئەوێ پێداویستی سوتەمەنی ئەوێ بۆ دابینکردنی ئەو کارەبایی کە بەو سیستمەی کە دامەزراوە لە هەرێمی کوردستانە لە دوای ئەوەی کە مەنزومەیەکی زۆر معقد و زۆر تایبەتی هەیە کە مامەڵەکردن لەگەڵیا زۆر قورسە بێگومان ئەو خەلەلەی کە هەیە لە کەرتی کارەبا و لە هەموو کەرتەکانی تر کە ئەوانە خزمەت گوزارین و بەشێکن لە پێداویستی مرۆیەکان کە بەشە ئینسانیەکانی تری ماوە لە مافی مرۆڤ و لە ئازادیەکان و لە ڕاگەیاندن و لە هەتادوایی کە ئەوەش مەوزوعێکی ترە کەرتێکی ترە ئەبێ خەمی بخرێ لە پاڵ کەرتی نان و ئاو و کارەبا و ڕێگاوبان و هەتادوایی ئەمە هەمووی ئەگەڕێتەوە بۆ ئەوەی کە بە تەکید ئێرادەی جێبەجێکردنی پلانەکان
وبوونی ڕوئایەکی وازح بۆ ئەو کەرتە بۆ نمونە ئێمەمانەیە لە کەرتی کارەبایە هەتا کەی سیستمی کارەبا ئەم هەموو پارە و داهاتی هەرێمی کوردستانە هەڵوشێ هەتا کەی سیستمی کارەبا نەگۆڕین بیکەین بە سیستمێک کە سیستمێک بێوەکو لە دنیاە جێبەجێ ئەکرێ هەتاکەی چاوەڕێی بارانبارین هەتاکەی چاوەڕێ باران بە هەتاکەی چاوەڕێ هەر نەوت بین بە ئەوان نەوت نەما کارەبای ئەم وڵاتە چی لێ دێت یعنی ئەمە ئەوەی کاڵم پلانی استراتیژی و ڕوئیای درێژخایەن و بیرکردنەوەیکی بیرکردنەوە لە داهاتوویەکی دوور بۆ ئەم مۆزوە کە نەبووە بە دڵنیایە من ئەڵم نەبوو چونکە خۆم بەشدار بووم تیانە لە پلانەکانە وە قسەمان تیا کردووە بە کورتی ئەوەی کە زۆر جەختی لەسەرەکەمەوە کە هەرێمی کوردستان لە ڕووی زانستیەوە بە قەناعەت ئەڵێم تووشی جەڵتەیەکی پلانکێشی بووە جەڵتەی پلانکێشی چۆن جەڵتە ئەو لاشەیە ئەبورێنێتەوە و بێهێزیەکە و بێ ئیرادەیەکە و بێتوانەکە لە هەرێمی کوردستانیشە بە هەمان شێوە بیرۆکراسیەتی حکومی لە دەوائرەکانە نەبوونی ڕوئایەکی وازح بۆ کەرتەکان نەهێشتنی جێبەجێکردنی پلانەکان ئێستا چەند پلانێک بۆ نمونە هەموو سەرۆکی حکوومەتەکانی هەرێمی کوردستان لە دوای ڕاپەڕێنەوە تا ئەمڕۆ هاتوون استراتیژیاتیان باس کردووە لە یەکەم ڕۆژی دەست بەکاربوونیانە بۆ پەبلیک و بۆ ڕایگشتی بەڵام چەنی هاتوۆتە دی چەنی جێبەجێ کراوە بە پرۆژەی چاکسازیەکەی سەرۆکی هەرێمی کوردستانیشەوە شەفافیت و ئەوەی کە ساکارخان باسی کرد شەفافیت بۆ پلاندانان لە وڵاتی گەندەڵیدا بە تاکید بە پێی پرنسیپە نێودەوڵەتەکان لە ڕووی زانستیەوە تۆ ناتوانانی لە کەش و هەوای گەندەڵا تەختیت بکەیت تۆ ناتوانانی لە ژوورێکا کە تەمومژاوی بێ و هەناسەی تیانێرێت و ژیانی تیانە بێ تۆ گەندەڵی بکە ئەمە ڕژبینی نییە ئەمە دانانە بە واقعێکی تەشخیصی ئەسڵی کێشەکەیە ئەجینا با بێت یەکێک بۆمان بسەلمێنێ بڵێ ئەوە هەرێمی کوردستان ئەم پلانی جێبەجێ کرد و بەرهەمەکەی گەیشت بەوە و بێ پێمان بڵێ ئێمە بە دوواداچوونمان کرد بۆ ئەم پلاندان ئەم پلانە وتوانیمان ئەم گەندەڵە مەحاسەبە بکەین و ئەم گەندەڵە لابەرین و ئەم گەندەڵە ئاوا لێ بکەین لەبەرەوە بە تاکید ئەوەی کاک شێرکۆ دکتۆر لە قسەکانی ئاماژەی بەوە کرد کە کۆمەڵی نمونەی هێنایەوە کە بەڵگەن بوو ئەوەی کە بە خوتە و بە پلان کراون و وەزیری پلاندانانیشە لە چەندین جێگاڵێت تەنانەت دابینکردنی بودجە خستنە ڕوو بڵێن نووسینەوەی پرۆژە یاسا بە گوێرەی پلانەکرێت و بۆ نمونە تۆ لە وەزارەتی پلاندانانە بەڕێوەبەرایەتی پلاندانانی ئابووریتەیە کە چەند فەرعێکی لێبێتەوە بەڕێوەبەرایەتی پلاندانانی پەروەردە و فێرکردن و ڕۆشنبیریتەیە بەڕێوەبەرایەتی پلاندانانی خزمەتە کۆمەڵایەتیەکان هەیە بەڕێوەبەرایەتی پلاندانانی ژێرخانت هەیە بەڕێوەبەرایەتی پلاندانانی هەرێمیت هەیە بەڕێوەبەرایەتی کۆکردنەوە و هەماهەنگی پلانەکان هەیە کە هەر یەکە 3 تا 4 تا 5 فەرعی لێ ئەبێتەوە ئەیکوا پلانی استراتیژی هەرێمی کوردستان یەکێک بێت دۆکیۆمنتێکم باتێ بڵێ ئەمە پلانی استراتیژی کەرتەکانی هەرێمی کوردستانە ئەوەی کە باس ئەکرێ ئەوە دواکەوتوترین شێوازی موازنەیە کە ئێستا لە عالەمە لەسەر ئەم گوێزەوە جێبەجێ ئەکرێ و لە هەرێمی کوردستانی ئێمە جێبەجێ ئەکرێ ئەوەی کە ئێمە ئەمانەوێت جێبەجێ بکرێ ئەو پلان استراتیژیە کە گەشە سندن ئەهێنێتە دی کە مافی مرۆڤ ئەهێنێتە دی ئەوە باس لە پرۆژەیە لەو پرۆژەیەشە دنیاە کەم و کورتیتیایە و دنیایە کتێبینی لەسەرە کە باس لە پرۆژەی نان و باس لە ئاو و کارەبا و ڕێگاوبان و ئەمانەیە ئێمە باسمان لەو پرۆژەیە کە لەو پلان استراتیژیە کە باس لە تەنمیەی هەرێمی کوردستانەکە لە ڕووی سیاسی و کۆمەڵایەتی و ئابووری و بەرهێنان و هەتا دوایی لەبەرەوە ئەمەی کە ڕووی داوە لە هەرێمی کوردستان من لە نزیکەوە بە حکومەوەی کە لەگەڵ وەزارەتی پلاندانانی شاکارم کردووە ئەزانم بۆ نمونە بەشی گەشەپێدانی مرۆیی گەشی بەشەپێدانی مرۆیی ئیشیان کردووە وە کەس ناتوانێت لە هەرێمی کوردستانە هیچ نەکراوە ئەبێ منصف بین بەڵام ئایا ئەوەی کە کراوە لەگەڵ داخوازیە خێرا و کەڵەکەبووەکانی هاوڵاتیانە یەک ئەگرێتەوە لەگەڵ سورعەتی گەشەسەندنی ویستی هاوڵاتیەکان یەک ئەگرێتەوە بێگومان یەک ناگرێتەوە ڕۆژ بە دوای ڕۆژ کێشەی نیشتە جێبوون کێشەکان کەڵەکە بێ دەوترێت لە فەرمانگەکانی هەرێمی کوردستانە شتێکەیە بە ناوی بێکاری شاراوە واتە فەرمانبەر هەیە هیچ ئیشێکی نییە کەچی هەر لەوێشە و معاشی پلانی چارەسەرکردنی ئەم بەتاڵی مقننە و بێکاری دەمامەکداری کە هەیە چۆن چارەسەرەکرێت بێگومان چارەسەری زۆر ئەبێ لە خەڵکەکە خەڵکی معنی بپرسین ئەبێ لە بگەڕێنەوە بۆ ئەوانەی کە سوودمەند ئەبن لە چارەسەرکردنی بێکاری و لە ژۆرە داخراوەکانەوە بڕیار نەدەین و خەڵکی پسپۆر و شارەزامان هەیە من داواکەم بەڕاستی دەسەڵات و یەکێتی و پارتی پرس بە پسپۆڕەکانی خۆیان بکەن وەکو بە خەڵکی تریشی ناکەن یانی پرس بە خەڵکی شارەزا و پسپۆری خۆیان کە جێی متمانی خۆیانن بۆی شتەکانیان زیاتر علمیتر بێت چونکە کە علمیتر بوو بێگومان هاوڵاتی استفادەی لێکە پرسیارێکی تری ساکارخان باسی لەوە کرد کە ئێرادەی سلبی چی لێ بکەین ئێرادەی سلبی بەڕاستی ئەبێ میلەت هۆشیاری میلەت وعی میلەت و ئیجباری هەموو کەسێ بکە بەدەسەڵاتیش و بە ئۆپۆزیسیۆنەوە کە بە پێی زانست کار بکە و بە پێی حقیقەت و ڕاستی شتەکان کار بکە ئەو کاتە پێگومان ئەو ئێرادە گەندەڵەی
کە پلاندانان و سەرخستنی پلانەکان یەکسانە بە لە ناوچوونی ئەو بەدواداچوونی ئەو کاتەوەلا ئەرێت کاک شێرکۆ ببوورە کاتم تەوا بۆ دوسەرمەوە بە کورتی جوابیانەیەمەوە زۆر بە کورتی وەکو دو قسە شوەریەگرم چەند قەناعەتم بە پلانی استراتیژیە بە دڵنیاییەوە بۆ پڕی گەشتبینیەوە لە هەرێمی کوردستانە ئەوەندەی ئیرادەی دڵسۆستایە ئەوەندەی خەڵکی پسپۆرتایە کە ئەتوانێت باشترین پلانی استراتیژی بۆ گەشە پێدانی هەرێمی کوردستان دابنێ هۆکار چییە کە حکوومەت لە دانای پلاندانانە بەو شێوێ حاڵی بەو شێوێ لاتووە هۆکارەکەی سیاسیە هۆکارەکەی ئەوەیە کە ئیرادەیەکی بەهێز نییە پلان دابنێ و پشتیوانی لە پلاندانان بکە آخر وەڵامم بریتە لەوەی کە ئایا ئەوە ناگەڕێتەوە بۆ ئەوی کە پرۆژەی تواناسازی و گەشەپێدانی مرۆیی بۆ دروستکردنی پلان کێشانی پسپۆڕ و پرۆفشنل لەم هەرێمی کوردستانەیە بە پێی پێویستکاری بۆ نەکراوە بە تاکید وایە و لە هەموو دنیاە لە قۆناغی دو قسەت ببوورە دو قسەم ئەڵێم لە هەموو دنیاە لە قۆناغی تەحول و گەشە سندن لە قۆناغی شکستەوە جەنگ بۆ قۆناغی گەشە سندن و تەحولاتی گەشە سندن گروپی گەشە سندن دروست ئەکرێ ئەبێ ئێمە نەوەیەک دروستکەین بە زووترین کات پرۆژەی تواناسازی کارێکی وا بکات کە ئەوەی کە پێویستە لە ڕێی اختصاصاتەوە بۆ گەشەپێدانی قسەی خۆت زۆر بە کورتی منیش پرسیارێک ناکەم زۆر بە کورتی من ئەوەندە تاکید دەکەمەوە کە فعلەن ئێمە پێویستە پلان دادنێن هەموو پلان بۆ ئینسانە پێویستە بەشداری بە خەڵکی کوردستان بکرێت لە هەموو پلانەکان ئاگادار بکرێت پێدانی زانیاری بەڕاستی بە شێوەیەکی زۆر ئاسانتر و ساهلتر بێت تاوەکو هەموو کۆمەڵ ئاگادار بێت لەوەی کە حکوومەت خەریکی چ دەکات بۆی خەڵکیش ڕایی هەبێ چکە هەر بۆ نمونە بەڕاستی لە زۆربەی دەوڵەتەکان ئێستا وەک برادرانی لەوانەیە ئاگادار بن وەزارەتی پلانیان تەنانەت خەڵک بۆ خۆی پلان دادنە دەیداتە حکوومەت دەرێ بەم شێوەیە سۆز خات دو قسەی خۆت زۆر بە کورتی دو قسەی من ئەمێ لێرە ئەو قسەیە بکەم کە ئەو کە حکوومەتی هەرێم بە فعلی پلانی نییە بە دلیلی ئەوەی کە ئێمە کۆمەڵی کۆلێژمان هەیە کە بڕبڕی پشتی اقتصادی ئەم وڵاتن یەکێک لەوانە کۆلێجی کوشت و کاڵ ڕوبەڕی تەلەبەکانیان ئەبێتەوە خوێندکار و دەرچۆکانیان پێیان دەوترێ ئێوە جێگەتان نابێتەوە لە ناو حکوومەتی هەرێمە ئەی حکوومەتی هەرێم باسی ئاسایشی قەومی ئەکا ئەی کوشت و کاڵ خۆی ڕێکیزەی ئەساسی ئاسایشی قەومی کورد نییە لەبەرەوە من لێرەوە داوا ئەەکەم حساب بۆ ئەو بکەن دوو کۆلێج لە کوردستانە زۆر پراوێت خراوە کە ئەساسی قەومی کوردین و ئەساسی پلانیفین ئەوش کۆلێژی کوشت و کاڵ و زمانی کوردی کە زمانی کوردی بە بڕوای مەبەرەوە لە ناوچوونە دکتۆر دو قسەی خۆت زۆر بە کورتی کاتمان تەواو بوو منی وادارم ئەو بابەتانەی کە ئێستا باسکرا وەرگیرێ بە نەزەری اعتیبار بەرەو پێشخستن و گەشەکردنی حکوومەتی هەرێمی کوردستان و سپاس بۆ ئێوەش بینەرانی ئازیز ئەمڕۆ قسەمان لەسەر پلاندانان و گرنگی پلاندانان کرد لە هەرێمی کوردستان سوپاسی تەواوی میوانەکان مەکەم و سپاس بۆ میوانە ئازیزانش کە بە پرسیارەکانیان بەرنامەکەیان دەوڵەمەندتر و جوانتر کرد بۆ گەیاندنی ڕخنە و پێشنیاز و پرسیارەکانتان پەیوەندی بکەن بە لینکی بەکراوی لەسەر ماڵپەڕی فەیسبوک تا بەرنامەیەکتر بەخواتان ئەسپێرم و ماڵی هەموو لایەکتان ئاوەدان بێت.